تێکدانی پەیوەندی ئاسووری لەگەڵ حکوومەتەکانی ناوچەکە. رووسیا لە ململانێدا بوو لەگەڵ دەوڵەتانی عوسمانی و ئێرانیدا. ناوبەناو ئەم ململانەیە ئەبوو بە جەنگی سەخت و هەموو جارێ ئەبوو بەهۆی داگیرکردنی بەشێک لە ئەرزی عوسمانی یا لە ئەرزی ئێرانی. قەیسەری رووسیا هەموو جار بۆ مەبەستی فراوانخوازانی تایبەتی خۆی هەوڵی ئەدا کەڵک لە چەوسانەوەی دینی مەسیحەکان وەربگرێ. هانی ئەدان بۆ هاوکاری لەگەڵ رووسیا دژی عوسمانی و ئێران. هەموو جار ئەمەش ئەبوو بە بیان و بەدەست کار بەدەستانی بابی عالی و دەرباری قاجارەوە بۆ سزادانی قورسی مەسیحەکان، بەڵکو هەندێک جار کوشتاری بە کۆمەڵیان. سەرنجام هەردوو گەلی ئەرمەنی و ئاسووری لە باتی ئەوەی بگەن بە مافی ئازادی دینی و نەتەوەیی بوونە قوربانی سیاسەتی ئیمپریالیستی رووسیا و تووشی لە ناوچوونی بە کۆمەڵ و ئاوارەبوونی بە کۆمەڵ بوون. ئامانجی نەتەوەیی گەلی ئاسووری. ئاسووریەکان لەگەڵ لە کۆنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. ئێستەش لە کاتی گەڕانی ئارکەۆلۆجیدا لە زۆر شوێنی لە یەکدووری ناوچەکەدا شوێنەواری ئاشووری ئەدۆزرێتەوە کە ئەوان بە باو باپیری خۆیانی ئەزانن. هەروەها ناوی هەندێ مەڵبەند و شار و گوند و شاخ و ڕووباریش ڕێگەکەی ئەگەڕێتەوە بۆ زمانی سریانی کە ئەوان بە زمانی خۆیانی ئەزانن. ئاسووریەکان ماوەیەکی درێژ لە گۆشەی فەرامۆشیدا بوون. لە ڕووداوەکانی ناوچەکەدا دەورێکی دیاریان نەبووە، بەڵام لە ناوەڕاستی سەدەی 19ەمەوە وەکو فاکتەرێکی دیار لە کوردستان چ لەو بەشەی لە ژێردەستی تورک و چ ئەو بەشەی لە ژێردەستی ئێراندا بوو هاتنە ناوەوە و لە ساڵانی یەکەمین جەنگی جیهانیدا وەکو مەینەتیەکی گەورەی گەلێکی زۆر لێکراوی ئازادی خواست تەقیەوە. ئەم میللەتە بە درێژایی زەمان تووشی کوێرەوەری بوو، لە ژێرباری قورسی چەوسانەوەی دینیدا ژیاوە. پێشەوا دینیەکانی موسڵمانەکان و کاربەدەستانی هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا دەورێکی زۆریان هەبووە لە خڕۆشاندنی هەستی دینی کووردا دژی ناموسڵمانەکان، لەوانە ئاسووری. هەمیشە بە چاوی سوک سەیریان کردوون، لە هەندێک قۆناغدا ناچاریان کردوون کە نیشانەیەکی تایبەتی هەڵبگرن بۆ ئەوەی لە موسڵمانەکان جیاب بکرێنەوە. لە ئەنجامی ئەمەشدا لە ڕووی ئابووریەوە ڕوتێنراونەتەوە و لە ڕووی کۆمەڵایەتی و پلەیەکی نزمتریان هەبووە لە کۆمەڵانی خەڵکی موسڵمان. لە هەندێک شوێنی کوردستان مەسیحەکان کە بەفەلە ناوبراون بۆ خۆپاراستن لە چەوسانەوەی جۆراوجۆر ناچار ئەبوون خۆیان بهاویژنە پەنای ئاغاکی دەسەڵاتدارەوە. ئەو ئاغاش بەرامبەر بە باج و سەرانەیەکی تایبەتی ئەبوو لە بەرامبەر دەستدرێژی ئاغانی تر بیان پارێزێ. سەرڕای هەموو ئەمانە مێژووی پەیوەندی کورد ئاسووری تا سەدەی ڕابردوو هیچ ڕووداوێکی خوێناوی ئەوتوی تێدا نییە کە شایانی جێڕانەوە بێ. کوردیش وەکو ئاسووری لە ژێرباری چەوسانەوە و هەمیشە لە شۆڕش و یاخیبووندا بووە. خاوەنی دەسەڵاتی سیاسی، سوپایی، دارایی تایبەتی، تەنانەت خاوەنی دەسەڵاتی دینی و فەرەنجی خۆشی نەبووە تا ئۆباڵی چەوسانەوە و زەوتکردنی مافی سیاسی و دینی یا ئازادی و سەلماندنی مافی سیاسی و دینی گەلێکی تری لە ئەسۆدا بێ. بەڵکو هەندێک دەوڵەت و میلەتی دەسەڵاتداری تر ناکۆچیان لە بینی هەردوو گەلی هاوسێدا بۆ قازانجی خۆیان دروست ئەکرد بۆ ئەوەی هەردووکیان لە ژێردەستی خۆیاندا بهێڵنەوە. ئاسووری لەگەڵ لە کۆنەکانی ناوچەکەیە مێژوو ڕەنگە بەوردی لە بیری نێن لەکێ و نیشتەجێ ئەوێن. دەسەڵاتی حکوومەتە ئیسلامیەکان بە درێژایی چەند قەرن بە شێوەی جۆراوجۆر لە ژمارەی مەسیحەکانی بەگشتی کەم کردوێتەوە. ئەم ناوچێژ زیاتر لە 4 قەرن لە ژێردەستی دوو هێزی زلدا بوون کە یەکێکیان شیعە و ئەوی تریان سون نەبووە، ئایدۆلۆجی ڕسمی دەوڵەت و بەهانەی هەبوون و کارەکانی. ئەم دوو ناوەندەش بە درێژایی 5 قەرن لە ململانێدا بوون. لەم ململانێشدا هەموو ڕێگەیەکیان بەکارهێنا، لەوانە لە ناوبردنی بە کۆمەڵی خەڵکو و بە گژێکاکردنی گەلان و هۆز و تیرە و بنەماڵە. ئەو دوو هێزە هیچ کامیان نەیتوانی ئەوی تریان لە ناو ببات، بەڵکو هەردووکیان یەکتریان شڕ و لاواز کرد و ناوچەکەیان لە کاروانی پێشکەوتنی دنیا دواخست و بوون بەهۆی وێرانی وڵات و دواکەوتن و هەژاری گەلەکانی خۆیان و ڕەخساندنی هەر بۆ دەوڵەتانی مەسیحی ئەوروپی کە پێش بکەون و دەوڵەمەند و بەهێز ببن و چاوببڕنە قەڵەمڕەوی ئەم دوو دەوڵەتە. ئەمانیش لە ئەنجامی ململانی بەردەوامی درێژخایانی بینی خۆیاندا هەرچی تین و تا و هێزیان هەبوو داچۆڕا بوو. لە سەدەکانی ڕابردوودا ئاسووریەکان داوای جیابوونەوەیان نەکردووە، هەوڵی دروستکردنی دەوڵەتی سربەخۆیان نەداوە، هەمیشە لە تەلاشی ئەوەدا بوون بە چاوی یەکسانی لەگەڵ هاوڵاتیانی موسڵمان سیر بکرێن و ڕەفتاریان لەگەڵ بکرێن. بەڵام ئەوانیش خۆیان بەهۆی لێکدابڕان و دووری و دواکەوتنەوە تەبایی مەزەبی و فەرەنجی و زمانیان نەبووە. ئاسووریەکانی هەکاری و بۆتان و بادینان کە پێگاتبوون لە چەند تاقمێکی خاوەن ڕێخستنی خێڵەکی وەکو ئێلەکانی جیلو، بازی، توخمی، تیاری، ئاشیتی لەگەڵ کلدانەکانی شەقڵا و عینکاوی هەولێر و هەرمۆتەی کۆیە و شوێنەکانی تری مووسڵ وەکو یەک نەبوون. هەروەها لەگەڵ ئاسووریەکانی ورمێژ جیاواز بوون. هاتنی میسیۆنی دەوڵەت و کەنیسە جیاوازەکان ناکۆچیەکانی ناوی قوڵترکردن و کێشەی پەیوەندیەکانی ئەوانی هەم لەگەڵ دەوڵەتانی ئێرانی و عوسمانی و هەم لەگەڵ گەلانی دراوسیان زیاتر ئاڵۆزان. میسیۆنێرە ئەمریکی، فەڕەنسی، ڕووسی، ئینگلیزیەکان لە ئێران و تورکیا
بە ناوی یارمەتیدان و پێشخستنی مەسیحەکانی کوردستانەوە دامەزرابوون، ئەگەرچی دەیان نەخۆشخانە، خوێندنگا، چاپخانە، شوێنی فێرکردنی کار و پیشیان بۆ دروستکردون و لەمڕۆ خزمەتێکی گەورەیان کردن، بەڵام دەوڵەتانی ئەوروپایی هەوڵیان ئەدا هەم میسیۆنەکانی خۆیان و هەم مەسیحەکانی کوردستان بۆ مەبەستی تایبەتی خۆیان و بۆ دەزوەردانە کاروباری ناوخۆی ئێران و تورکیا و چەسپاندنی جێگەپی خۆیان لە ناوچەکەدا بەکاربێنن. میسیۆنەکان بەهۆی بڵاوکردنەوەی خوێندەواری، کردنەوەی قوتابخانە، دامەزرانی دەستگای چاپ، بڵاوکردنەوەی کتێب و گۆڤار و ڕۆژنامە، هۆشی نەتەوەییان لە ناو ئاسوورەکاندا ئەوژانەوە. هۆشی نەتەوەیی تێکەڵاوی هەستی دینیە بوو. ئەگەر جاران بە سەلماندنی مافی ئازادی دینی دابین ئەبوون، هیتر خواستی سیاسی و فەرهەنگیشیان هەبوو. ئەیانویست لە کاروباری دەوڵەتیدا نوێنەری خۆیان هەبێ و بەشدار بن، بە زمانی خۆیان بخوێن و فەرهەنگی تایبەتی خۆیان گەشە پێ بدەن. جیاوازی لە نێوان ئەوان و هاوڵاتیانی موسڵمان دانەمێنێ. بە شوێنەی وای لێهات، مەسیحەکان بەگشتی دڵسۆزیان بۆ دەوڵەتانی ئەوروپی بەهێزتر ئەبوو لە چاو دڵسۆزیاندا بۆ دەوڵەتەکانی خۆیان و ئەوانیان بە پارێزەر و داڵدەی خۆیان نەزانی. ئەوانیش گوشاریان بۆ بابی عالی و دەرباری قاجارە هێنا کە مافی مەسیحەکان بسەلمێن و زوڵم و زۆریان لەسەر لاببن. لە دوای تێشکانی دەوڵەتی عوسمانی لە بەردەمی رووسیادا 1877 کاتێ دەوڵەتانی ئەوروپی پەیمانی بەرلینیان بەسەر تورکیادا سەپاند، لە چەند مادەدا پاراستنی مەسیحەکان و سەلماندنی مافەکانیان تێخست بوو. ئەم گوشارە ئەوروپیە بۆ سەر عوسمانی و ئەم جۆرە دەزوەردانە کاروباری ناوخۆ هەوڵدانی رووسیا بۆ کەڵک وەرگرتن لە مەسیحەکانی ئێران و تورکیا لە کاتی جەنگەکانیدا لەگەڵ ئەم دوو دەوڵەتە و هاوکاریکردنی کەم و زۆری مەسیحەکان لەگەڵ رووسیا و بەریتانیا دژی تورکیا و ئێران زەمینەی دوژمنایەتی لەناو دا و دەستگای دەوڵەتی ڕۆم و عەجەم و لەناو گەلانی هەردوو دەوڵەتدا خۆش ئەکرد و ئەبوو بە بەهانە بەدەستیانەوە بۆ ئازاردانی زیاتریان. کە ئینقیلابی عوسمانی لەژێر دروشمەکانی حۆریەت، عەدالەت، مساواتدا هەڵگیرسا و سەر لە نوێ دەستوری هێنایە و مەیدانی کارپێکردن و مافی هەموو گەلانی عوسمانی بێجوێدانە جیاوازی دین، زمان و نەتەوە سەلمان 1970 خۆشی خستە ناو دڵی هەموو گەلە زۆر لێکراوەکانی عوسمانیەوە، بەڵام ئەم خۆشیە زۆری نەخایان، چونکە سەرکردەکانی ئیتیحاد و تەرەقی لە سیاسەتی نەتەوەییدا کەوتنە جێبەجێکردنی پلانی تورکانی نەتەوە نەتورکەکان و پەیڕەوی و ئامانجی پانتۆرانیزم و لە سیاسەتی دینیدا کەوتنە پەیجووری ئامانجی پان ئیسلامیزم. ئەو هیوایی گەلە نەتورک و نەموسڵمانەکان بە شۆڕشەکەیان هەبوو نەهاتەدی. جیاوازی دینی و جیاوازی نەتەوەیی لە جاران زیاتری کرد. ئاسووریەکانی ژوەکو ئەرمەن هەواڵی تێوەگلانی بابی عالیان لە یەکەمین جەنگی جیهانیەوە بەخۆشی و پەژارەوە وەرگرت. بەخۆشیەوە چونکە بە هیوای ئەوە بوون دەوڵەتی عوسمانی لە جەنگدا بشکێ و قەڵەمڕەوەکەی پارچە پارچە ببێ و ئەوانیش لەدەست زۆر لێکرانی دینی و نەتەوەیی ڕزگار ببن. بە پەژارەوە چونکە لە چارەنووسی خۆیان و تۆڵەی درڕندانی تورک و گەلە موسڵمانەکانی ترە ترسان. قەیسەری رووسی داوای لە گەلە مەسیحەکانی ژێردەستی تورک کرد، بە تایبەتی لە گەلانی ئەرمەنی و ئاسووری کرد دژی دەسەڵاتی عوسمانی ڕاپەڕن و شۆڕش بکەن و هاوکاری هێزە چەکدارەکانی ڕووس بکەن. بەرامبەر بەوەش بەڵێنی ئازادی و سربەخۆیی پێدان لە پاشبردنەوەی جەنگ. مەسیحەکان بەدەنگ بانگەوازی قەیسەرەوە چوون، بە سەدانیان ڕیزەکانی ئۆردوی تورکیان بەجێهێشت و چوونە پاڵسوپای رووسی و لە مەیدانەکانی جەنگدا هاوکاری جۆراوجۆری رووسیان کرد. سەرکردەکانی ئیتیحاد و تەرەقی خۆیان لە بەهانە بوون لە مەسیحەکان، بەوەش بیانوێکی بەهێزی قەڵاچۆکردنی بێبەزەیانەیان دەستکەوت. تورک ئەوەی کردە بەهانە و کەوتە کوشتاری بە کۆمەڵی ئەرمەنی و ئاسووری. لەو سەردەمەدا ژمارەی ئاسووریەکانی دەوڵەتی عوسمانی بە 150,000 کەس و ئاسووریەکانی ورمێ و دەوروبەری بە 50,000 کەس ئەخەمڵێنران. هێزەکانی تورک چوونە سەریان، ئەوەی نەکوژە و دەرباز بوو بە ناچاری و تێشکاوی نیشتیمانی دێرینەی خۆی بەجێهێشت و ڕووی کردە ورمێ کە ئەو ساڵ لەژێر دەسەڵاتی سوپای رووسیدا بوو. نیچیتین سەبارەت بە ئامانجی نەتەوەی ئاسووریەکان نووسیوێتی نەستوریەکانی تورکیا چاوەڕێ بوون دوای جەنگ ئازاد و سربەخۆ بوون. ئەوانەشیان کە هاوڵاتی ئێران بوون و لە ورمی ئەژیان ومێدەوار بوون دوای جەنگ هەلومەرجی ژیانیان بگۆڕێ و لەژێر دەسەڵاتی دەوڵەتانی ئیسلامی دەربێن. نووسەرێکی ئێرانی لەژێر سەرناوی بیری پوچی ئاسووریان دانووسیوێتی بەو جۆرەی ئەزانرێ مارشیمۆن سەرۆکی دینی ئاسووریان بیری ئازادی و فەرمانڕەوایی لەسەردا بوو و بەتەما بوو کەڵک لە هەلومەرجی شێواوی دنیا وەربگرێ بۆ دامەزرانی دەوڵەتی سربەخۆی ئاسووری لە بەشێکی خاچی ئێران و عوسمانیدا. ئەو بینی بووی کە عوسمانیەکان بۆ پاکردنەوەی نەژاد و خاچی خۆیان ئاسووریەکانیان کوشت بوو. ئەوانەی لە کوشتن ڕزگاریان بوو ڕیان کردبوو بۆ ئێران. خۆشی یەکێ بوو لەوانە سیاسەتی ئەو دەمی هاوپەیمانەکان پێگەێنانی لەشکرێ بوو لە مەسیحەکان لە ئازەربایجان. ئەویش ئەویست ئەو هەلە بخۆزێتەوە و ئەوەندەی بتوانێت ئەو ناوچانە لە بوونی موسڵمانان پاک بکاتەوە و نیانهێڵێ و پایەکانی حکوومەتی پاشەڕۆژی خەیاڵی خۆی قایم بکە. لەبەرەوە لەگەڵ ئەوەی مارشیمۆن پێشەوایەکی دینی بوو ئەبوو بەڕاستی لەگەڵ کوشت و کوشتار نەبێ.
کەچی ئاسووریەکان و مەسیحەکانی هان ئەدا بۆ کڕینی چەک و خۆچەکدارکردن و خۆ ئامادەکردن بۆ جەنگ. بۆ ئەوەی لە ئامانجی نەتەوەی ئاسووریەکان لەو قۆناغەدا تێبگەین چەند بەڵگەیەک لەبەردەستدایە. یەکێکیان بریتیە لەو مەرامنامەی کۆمیتەی ئازادی ئاسووری لە 27 حوزەیرانی 1970دا لە کاتی پێگەنانی تیپە چەکدارەکانی ئاسووریدا لە ورمێ بڵاوی کردوتەوە. ئەوی تریان ئەو یادداشتەیە کە دەستێکی نوێنەرایەتی بە ناوی گەلی ئاسووری و کلدانیەوە لە پاریس پێشکەشی کۆنفرەنسی ئاشتی کردووە. لە مەرامنامەکەدا نووسراوە: یەک، ئامانجی سەرەکی کۆمیتەی ئازادی ئاسووری پێگەنانی بەڕێوەبەرایەتێکی سربەخۆیە لە مەڵبەندەکانی ورمێ، مووسڵ، تورعابدین، نسێبین، جزیرە، جوولەمێر بۆ مەرجەی لە کاروباری بازرگانی و جەنگیدا هاوپەیمانی رووسیای ئازادی مەزن بێ. دوو، ئەنجومەنێکی نەتەوەیی بنچینەی ئەم سربەخۆیی ئەبێ، قانون دائەنێ، وەزیران و سەرۆک کۆمار لە جێبەجێکردنیدا بەشدارە بن. سێ، هەڵبژاردننی نوێنەرانی ئەنجومەنی ناوەندی بەم حەومەرجانی لای خوار و ئەنجامەدرێ. مەرجەکانی حەقانیەت وەک یەکی، جیاوازی نەکردن بەهۆی مەزەب، وەجاغزادەیی، ڕەسەنی، ڕەگەز، زمان، ئەوانەی 20 ساڵی تەواون مافی هەڵبژاردننی نوێنەرانی ئەو ئەنجومەنیان هەیە. تەمەنی ئەوانەی کاندید ئەکرێن و هەڵ ئەبژێرێن نابێت لە 25 ساڵ کەمتر و لە 6 ساڵ بەرەو ژوور بێ. 4. دەوڵەت دەست ئەگرێ بەسەر ئەرزی زەویدارەکاندا بۆ ئەوەی بەپێی بەرنامەی کاربەدەستانی دەوڵەت بەسەرگەلدا دابەش بکرێ. 5. زەویوزاری کەسانێک کە سەدان ساڵە دەستیان بەسەر ئەرزەکاندا گرتووە ئەبێ بێ گوێدانە مەزنایەتی نەتەوە و ڕەگەز لەلایەن کاربەدەستانی دەوڵەتەوە زەوت کرێ و بە یەکسانی بەسەر ڕەنجبەراندا دابەش بکرێ. بەرووبوومەکەشی بۆ خۆیان ئەبێ بۆ دابینکردنی پێویستیەکانی خۆیان هیچ جۆرە زەویەکیان لێ ناسێنرێ. زەویدارەکانیش بە گوێرەی پێویستیەکانی خۆیان پارچە ئەرزیان ئەدرێتێ، ئەبێ پەیڕەوی ئەمانەی خوارێ بکرێ. یەکەم، ئەو ئەرزانەی هی زەویدار بۆنیا خاوەنەکەی بە پارەی خۆی کڕیونی پاش لێکۆڵینەوەی قەباڵە و بەڵگەکانی و سابتبوونی دەستی بەسەرە ئەگیرێ و نرخەکەی ئەبژێڕێ و بە خاوەنەکەی درێ. دووەم، هەموو کانەکان کانی ئاو و هیتر لێڕەوار بۆ قەڵکی گشتی لە خاوەنەکانی ئەسێنرێ و ئەخرێنە ژێر سەرپەرشتی کاربەدەستانی دەوڵەت و بەڕێوەبەرایەتی ناوەندیەوە. 6. هەموو ئاشوریان نێرومێ بێ جیاوازی چینایەتی لە بەردەمی قانوندا وەک یەکن. 7. ئازادی دەربڕین، نووسین، دین، کۆبوونەوە باوەڕ ئەدرێ بەو مەرجەی زەرەر لە شەرەف نەدا. 8. هەموو کەس بەپێی دەرامەتی خۆی باجەدا باش لە هەموو خەڵک بەبێ جیاوازی وەرەگیرێ. 9. مناڵانی خوار تەمەنی 11 ساڵ بۆ خوێندن و فێربوون ئەبێ ببرێنە خوێندنگا. 10. کاروباری دینی بە تەواوی لە کاروباری سیاسی جیاکرێتەوە. ڕۆحانیەکان مافی دەزوەردانە کاروباری سیاسی و حقوقیان نییە. 11. ئەبێ کەڵک لە ڕێخستنی سۆسیال دیموکرات وەربگیرێ. ئەم پارتیە ئەبێ بە گوێرەی بەرنامەی کارل مارکس دەستکەوت و بەرژەوەندەکانی ڕەنجدەران دابین بکە. 12. ڕاگررتنی ئەو باجە ناڕەوایانی باری شانی خەڵک و ڕەنجدەرانی قورس کردووە. 13. هەموو ئەو گەلوونەتەوانەی لە دەوڵەتی ئازادی ئاشووریدا ئەژین ئەتوانن بە ئازادی بە پێدین و مەزەبی باوباپیران بژین، بەڵام ئەبێ مل بدەن بۆ قانونەکانی دەوڵەتی جمهوری ئاشووری کە ئەنجومەن دایانەنێ. 14. لە هەموو شوێنەکانی وڵاتدا هەموو زانستەکان بە زمانی سریانی ئەخوێنرێن. هەروەها لەو بیرخەرەوەیەدا کە لە تەمموزی 1990دا سعید سادق و نەجیب ڕۆستەم بە ناوی گەلی ئاسووری و کلدانیەوە داویانە بە کۆنفرەنسی ئاشتی پاریس داوای دروستکردنی دەوڵەتێکی ئاسووری سربەخۆیان کردووە لە سەرزەمینێکی فراوانی ویلایەتەکانی ڕۆژەڵات و خوار و تورکیا لەگەڵ حەڵەب و دێرەزور و مووسڵ بەو مەرجەی دەریوێکیشی لەسەر دەریا هەبێ. دەستەی نوێنەرایەتی گەلی ئاسووری ئەوەی کردبوو بە بیانووی خواستەکانی کە زۆرایەتی دانیشتوانی ئەو شوێنانە ئاسوورین و ڕەچەڵەکی هەندێک لە ئێلەکانی کورد و عەرەب ئاسووریە. دیاریکردنی ئامانجی ئاسووریەکان بەو جۆری لەم بەڵگانەدا باسی کراوە لە چەند لاوە تووشی بەرەنگاری ئەبوو. یەکەم، لە ئاستی ناوچەیدا، چونکە لەگەڵ ئامانجی نەتەوەی گەلانی تورک و کورد و عەرەب و ئازەری لە یەکی ئەدا و ئەو سەرزەمینەی ئەوان ئەیانویست دەوڵەتی ئاسووری تێدا دابمەزرێنن هیچ جێکێ لەم گەلانە بەهی ئاسووریان نەئەزانی، بەڵکو هەندێک لەو نەتەوانە لە ناوخۆیاندا ململانەیان بوو لەسەر خاوەنێتی هەندێک لەو شوێنانە. دووەم، لە ئاستی دەوڵەتانی ناوچەکەدا ئەو شوێنانەی ئاسووریەکان لە بەرنامەی خۆیاندا دیاریان کردووە بەشێکی قەڵەمڕەوی ئێرانی و بەشێکی قەڵەمڕەوی عوسمانی بوو. هەم حکوومەتی ئێران و هەم حکوومەتی تورک بە توندی دژی ئەم پرۆژەیە ڕاوەستان، چونکە ئەبوو بەهۆی دابڕین و جیاکردنەوەی هەندێک لە ئەرزی ئەم دوو دەوڵەتە. سێەم، لە ئاستی جیهانیدا خواستێکی لەو بابەتە نەی ئەتوانی پشتیوانی ڕاستەقینەی هیچ کام لە دەوڵەتە گەورەکانی جیهان بەدەستبێنێ تا پێش یەکەمین جەنگی جیهانی هەموو دەوڵەتە گەورەکانی ئەوروپا جگە لە رووسیا بۆ ڕاگررتنی هاوسەنگی هێز مانی ئێران و تورکیان بە پێویست ئەزانی و ڕێگەی هەڵۆشان و داگیرکردنیان نەئەدا.
دوای جەنگیش دابەشکردنی ناوچەکە بۆ پێی لە سەردەمی جەنگدا لە زنجیرە ڕێکەوتنە نهێنەکانی ئەستەمبۆڵ، لەندەن، سایکس پیکۆ کە دواییتر سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەری رووسیا هەندێک گۆڕینی ناچاری بەسەرهێنا، جێگەیەکی تیا نەبوو بۆ دەوڵەتێکی لەو بابەتە. کۆسپی هەرە گەورەی سەرنەکەوتنی ئەم پرۆژەیە خودی گەلی ئاسووری بوو، چونکە لە هەموو ئەو شوێنانەدا کە ئەوان بەتەمای دروستکردنی دەوڵەتی تایبەتی خۆیان بوون تێیدا، کەمایەتی دانیشتوانیان پێگەیەنا بگرێت لە زۆری ئەو شوێنانەدا کەمایەتیی بچوو بوون. جێبەجێکردنی پرۆژەی دەوڵەتی ئاسووری لە توانای گەلی لێقەوماوی ئاسووری خۆی بەدەربوو. هیچ نەتەوەیەکی ناوچەکە و هیچ دەوڵەت و هێزێکی ناوچەیی و جیانیش خازانجی لە یارمەتیدان و دروستکردنیدا نەبوو. جا لەبەر ئەوە داڕشتنی ئامانجی نەتەوەی ئاسووریەکان بەو شێوەیە نەگەر خواستەڕەواکانی ئەم گەلە لێقەوماوەی نەهێنایەدی، بەڵکو مەسەلەکەیانی زیاتر ئاڵۆزان و کردی بە قوربانی سیاسەتی دەوڵەتە ئیمپریالیستەکانی رووسیا و بریتانیا.